بەندە لە کەرکووک لەدایک بووم لە گەڕێکی تەکەی شیعری. لەدایک بوون من ساڵی دەی سیانزە. بەندە طبعا كالين بندة رحمتي باوكم ونرمد علي مردان دائما كقصية كرد أيوكت بندة استمني شالين بندم عبد القادر علي مردان كرقوري ونرمد علي مردان رحمتي باوكم لكركوك لداك بو لما حلي تكي طالباني لخزمت ملا صراحة لناوت هيك غرفة بو دسي بمنارانة قلت لخزمت أو أمامه هو لا أو قرآن وختم كرت لكركوك لما حليتك يا دوخش كبون ملابون مولود يعني خياني يكي كان ملاهيبت بو نابي نابو تشاوي لبتمان نختي تشاوي نما أو يعني باوكم دسي أقرد أي برد بو يعني بو خندين لما لكان اتر او ملاهيبتا او مرداني اللي كان باوكم ارنيوت علي هريوت بي مردان خوي ناوي علي قادر بو بلان مردانك وكو يعني ناز ناوي كدافي لبر خوشوستي ناوي نا مردان ولا نا عشرة نا باو بلين مردان بو او ناز ناوي دافي ملايك لتتشبو ملا رؤوفيان بيوت حافظ بو حمو مقامو اواني كايخون ومسلا بصرا بشتيوا روجي جمعانان ويا قرآن يخون لحقيقتها زور جوان عادايك وبنديش زور بهوس كوت من سر هوس قرآن كرينين او شخصه دا انشتن بعز جار ملاكان قصيانا كد مسلا انود كتجويد يعني كرديك تريان في ركد ملاكان يعني او شيء مثلا او فلان مقامه او فلان مقامه او هموي سرتايك بو او يعني باوكم او مسلي مقامه بتشت مشكي لو براش باوكم بو قربان حاضري هاتين جونا ليلان كعمر خايكرد اوي كهبو خالوي كبرياني بو ليلان وازي هنا لقطاب خانكي كزور دلي بي خوش بو وكو باسيكا لدى صالي تي با خوي خريك كشاور زيبو يعني زرعاتي ابو خريك جنمو جو رون هين حيوان يعني او تشتاني ابو تر باوك مي برد بو او ايشانا تكي شيخ حسيب هبوها هر ناس يارا غريب نيه لوي جماعة هبونا كمقام يعني وتو قرانية وتو اوي بيزان خدر بارام هبو لوي لليلان ما ينوى تبيعي ليلان دي الشيخ حسيب وغريق رحمت بيه ألي كابرايك بو غريق رحمت بيه خدر بارام يعني بيوت لما يكا مثلا سيانزا شواردر شولة وشواني شيخ حسيب رحمتي بان خدري أكرت تموري لي أدابة تموروها زور جوان أما قاماني الرازانو ومنيش خو لپنايك ودانشتموم لپنا زلاميك و آية لمجلسك لشونك خو ما تأداو زور تشاك ليم ورقت روجي لروجان شويك يعني هر لبان خرمانة بيباوكم وكو حرز بالي داوة تيتا يعني تيتا ميشكي الله ويسيك الله همو عالم بستن او دنجيك الله ويسيك الله زور جوان بودو من روج الشيخ واواني لمجلس برسن الله او كيبو خالهم لوانا بو كواعد شو مجلس كيشو مام قماليان بتنشت مال الشيخ حسيبو خالهم الله والله يا شيخ او خوش كزامة مردانة بأدبياتي كرد يعني بأدبي كرد لبران برتانو أو تنا بالعقد بنير شوني والله أنا ريت شوني الله بلي خدر بارام تشاوش كبتنبور كليدا خدر أو أنا أو الله ويسيا شي تناودلي يعني لا لهينية لحرصة ولا
یەکێک لە تێلەکان تەمبورەکانە بچڕێنێ. بەو نەوعە من خومدایە مەقام ئەڵاوەیسی و قەتار و خاوکەر و خوشیدی و ئایای و هیجرانی چاوەکەم بۆچی لەگەڵ عاشق چاوەکەم بۆچی لەگەڵ عاشق ئەمەم داوا دەکەی چونکە مەعشوقی بە قوربان عاشقت رسوا دەکەی. پیاو کە باوکی نەما و کەوتە دەست خاڵۆ ئەمانە خاڵۆ جووتی پێکردم خاڵۆ درێوی پێکردم خاڵۆ مەسەلا ئەمەوە ئەیش دەستی پێکردم لەو چۆڕە بۆ خۆم دەست بکرد لە گۆرانی نیوتن. خاڵۆ عارف عەزیەت باوکمی داوە زۆر تا گەیشتە مەرحەلەیەک خانووکەی باوکمی فرۆشت لە بەرتەکە و پارەکەی خوارد. باوکم لەوە دڵی زۆر شکا کە ئەعتیبار عەلە ئەساس باوکم بچووک بوو بە قسەی باوکمی نائەکرد کچی دایە شوو بەو شێوەیە ڕازگۆ نەبوو بەرامبەر کچدانینی بە باوکم باشیش نەبوو لەگەڵ سەرجەمیان دایکی خوشکی و خۆش. ڕۆژێکە گەڕێتەوە باوکم دانیشتوانانە خوا لە حوشەی گەورەیانە لە لەیلان نانەوڵاو بامیە ئەبێ دانیشتۆ باوکم نانەخوا ئەمەی ئاوادان یعنی چوار مشقی دانیشتووە میشوایە وا داناوە نانەخوا خاڵۆم تێ شەنگ هەیە شەنگ ئەوەی گەنیمی بێ هەڵەدەن بۆ ئەوەی پاک بێ بەو شەنگە ئەدا لە دەست باوکم ئەو گۆشتە ئەگرێتەوە خوێن ڕەحمەتی باوکم باسەکاڵێ خوێنەکە یعنی تکی کەوتە ناو قاپەکە ئەڵێ بەڵام من گوێم نەدا پێ خۆم تێک نەدا نانەکەم خوارد هەڵسام دەست خاڵۆمی ماچ کردو و دەرچووە لە قاپی. لە خاڵۆ عاجز بووم تەبیعی ئەو مەقامانەم تەحسیل کرد زۆر چاک وەکو لە پێشوتمان هاتمە بەڵام لەو کەلا چرکەی سازێ هەڵاڵە زەمزامە چرکەی خانوێن نازێ. باوکم ژنی هێنا ساڵ 1938 دایکم ناوی زەینەب بوو بەنسبەت باوکمش قەت بە ناو زەینەب بانگی نائەکرد هەر بە ناو ئامۆزە بەڵام لەسەر ئەوەش کە ئامۆزای خۆی نەبوو بەڵام لە خۆشەویستی دایکم ناوی ئەنا ئامۆزا هەر بە ناو ئامۆزا بەیانگی کرد. پایسکلی هەبووە تو چوو پێ کرد دایکمێ خستە پشتی لە بان پایسکلەکە و یعنی بەغدای پێهینە کرد بەغدا بچکەڵان نەبوو نەغبابی شێ خۆی گەڕانەوە. چوار کوڕین چوار کچ بە ناو مائیدە ناهیدە عەبدولقادر ئەنجا قادریەکە منم عەبدولوەهاب عەبدولڕەزاق ماجدە دیار ئەلحەمدوللا هەرگشتی ماون لە ژیان مەرحەلەی دەراسیان تەواو کردووە بەڵام جێی ئەسەفەکە گشت یەکێکیان ڕێگای باوکمی نەگردووە لەبەر زروف تایبەت ئەو کاتەیانی کە باوکمش بە تایبەتی حەزی ناکرد بەڕاستی کەسمان ئەو ڕێگایە بگرین. تەوا من زۆر حەزم لێ بوو فێر گۆرانی وتن و مۆسیقایەک بمعینی وەخت بە تایبەتی کەمان بەڵام یعنی ڕەحمەتی باوکم هانمینە ئەدا بۆ ئەوەی ئەوانە فێرە بم بۆ چونکە ئەیوت هونەر نانت نائەداتی پێی بژی خۆت یعنی بتوانی خێزانێکی پێ بژێنی ئەو وەختە. مامۆستا عەلیمەدان کە چووە بەغا لە ناو بەغا توانی خۆی بچەسپێنێ کە مەقامبێژە بەس لە ژیانیا زۆر فەقیری و ڕێزالەتی بینی. لە 36 ئیزاعەی بەغدا بە عام نابەشی کوردی ئیزاعەی بەغدا دامەزرا لە 36 تا کانونی دووەم 39 لە کانون و دیوەم 39 حکوومەی عێراق بڕیاریدا بەشی کوردی دا بمەزرێنی بەشی کوردەکەی دامەزران
هەر ئەوەڵ دوو کەس ئیشیان کرد لەو ئیزگەی کوردیە ئەو بەشی کوردی ئیزاعی بەغدا بەشی کوردی کامیل کاکەمین بوو سلێمانی و باوکم. کامیل کاکەمین ئیش بەرێوبەر ئیدارە ینی ئیدارەی ئەبردەڕێوە باوکمیش بۆ هونەرەکەدان ڕابوو. بەڵام هەر لە ماڵ هەر خەریک ئاواز بوو چونکە بە ڕۆژ مامۆستای مۆسیقە بوو لە پەیمانگەی نابینایان ئەزانێت ئەگەڕایەوە ماندوو بوون دوای ئەڕۆیشت بۆ ئیزاعەوە یعنی ئەو مەسلەی ژیانەکە سەختی ژیانەکە وای لێ کردبوو ئەوەنە لە ماڵ مەسەلە دانە ئەنیشت مەسەلا چش لێ ئەدا ئەڵڵاهومە لە ئاوازێکدا بنایە خەریک بەعود دا ئەنیشت ئەو ئاوازانێ. پێگەیەکی زۆر گەورەی هەیە لە ناو مۆسیقەی کوردیدا. کەلتورێکی زۆر تێر و تەسەری بۆ ئێمە بەجێشتووە لە بەستە و لە مەقام و ئەوەتانێ سەبۆ بە سەرچاوەیەکی گەورە بۆ لێکۆڵینەوە بۆ بە سەرچاوەکی گەورە بۆ پێناسەی مۆسیقای کوردی زۆر بوار هەیە کە لە کارەکانی ئەوە باز بکرێت و لێکۆڵین لەسەر بکرێت ئەو بە تایبەتتر لە هەمووی مەقامەکانی کەوتوێتی. من بەش بە حاڵی خۆم کەڵکم زۆر وەرگرتووە لە مەقامەکانی لە ڕووی شیکردنەوەی لە ڕووی تەحلیلکردنەوە ئەوانە و هەروەها بیرکردنەوەی لە دانانی میلۆدیەکان وەختی خۆی چۆن دایناوە میلۆدیانە چ مەبەستێک توانیتی ئەنجامی ئەمانم هەموو لەگەڵا قسە کردووە و هەمووی بە درێژی بۆ باس کردوون کە چۆن ئەم شتانەیە ئەنجام داوە. عەلی مەردان مهمەکەی لەوەیە کەوا ئەم پیاوە مەقامی هیجران نەبوو لە پێش مامۆستا عەلیمان توانی مەقام دانی مامەعنا ئەم پیاوە گەرەکە چەند ئینسانێکی هونەرمەندێکی گەورە بێ مەقامدادان هەموو کەسە ناتوانێت تا ئێستاشە کەس نەیتوانێت مەقامێدا بنێ دوای عەلی مەردان. دڵ لەبەر دەردی فیراقی یارە دڵ لەبەر دەردی فیراقی دڵ لەبەر دەردی فیراقی یارە مەیلی مەیلەکە لەیلی. کامیل کاکەمین و باوکم ئاهاتنە دیهاتەکان کوردستان یعنی گەرمیان و منطقەی سلێمانی و ئەچوونە دهۆک و زاخۆ خەڵکیان هانەدا بۆ ئەوەی کاغەز بنووسن بۆ حکوومەت بڵێن پەخشەکەیان قایم بکەن یعنی مەودای پەخشەکە درێژ بێ و قایمی بکەن. ئەوە هۆ یەکتری بۆ ئەوەی بتوانن بزان کێ دەنگی خۆش لەو جێگانە بێن لە ئیزاعەکە ئیش بکەن. یاری 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 مشاوی یاری یار خەمم کە زمانە کەمیندا من گۆرانی مەوت هەروە هەندێک گۆرانی مەوت هەڵە بوو هەڵە نەمەزانێ بۆ خۆم شتێکم مەوت بەڵام من گوێم کرد لە مەقامەکانی مامۆستا عەلی مەردان سوودم لە مەقامەکان وەرگرت. رحمي كالوحار رحمي كي وحار بناي دم وسايب. گەنجینەیەکی زۆر گەورە بوو مامۆسایەکی زۆر گەورە بوو لە پێگەی مۆسیقەی کوردیدا و نەوەکان یەک بە دوای یەکاوەتا لەنەوەی کۆنە لەو سەردەمەی خۆیگە ژیا هەتا ئێستش ئەو تا لە ناو خەڵکە ماوە لە ناو گوێی گەنجەکانە ماوە لە ناو گوێی ئەوانی کەوا لە بواری هونەرە کار دەکەن سوود لە بەرهەمەکانی وەرەگرن. تابلێ ئاسانکاری بۆ هەموو هونەرمەندانی هەر شاپارتی کوردستان کردووە لە بواری مەقامات و ئوستاد بووە ئوستاد. بعدي أنا صير السبب ينسون محمد قەپانچی کەوا یەقەم مەقام بێژی عێراق و عەرەبە هەمووی ئەوە معروفە قەپانچی بە عەلی مەردان ئوستاد. لە ئێرانە چێتە کەرمەنشا لە کەرمەنشا حەسەن زیرەک خۆ عافوی کا هونەرمەند ئەچێ بۆ لای داواتێکە عیباتە ماڵ بۆ لای خۆیان خزمەتکارێکیانە بێ ناوی هاجرە بێ هاجر زۆر جوانە بێ اینجا باوکم
حەزی لە چ جوان بۆ حەقە تا ئەمر خوای کرد مەسەلا چ شتێک جوانە دینی هینە بوو یعنی ئەو هاجرە بووە هۆی لەوێ گۆرانیەک دەرکات بە ناو هاجرە گیانم هاجرە گیان هاجرە دەست بۆ یعنی ئەو گۆرانیە دانی گۆرانی عەرەبی ئەو تورکمانی هەیە عەرەبی هەیە ئەتر ئەوەی هەیە بەڵام لە ئەرشیفە کە ئەڵێم ئەو گۆرانی و مەقامانەی کە هەیەی لەو باوەڕەم بەعزێکی هەیە کە بڵاو نەکرایەوە خاستن لە ئەخیرە کە حکومەت بەعز هات بەعزێک کەس دەستکاری ئەرشیف ئیزگەی کوردی کرد خود نخیتا خود نخیتا بشپوری خود نخیتا بشپولی اشی بپایانی شو علی مەردان بە عەرەبیش مەقامی تووە دوان لە مامۆستا گەورەکان بەقاکەوە هاشم ڕەجەب و شەعوبی ئیبراهیمن هاشم ڕەجەب سنتور لێدا شەعوبی دۆزەی بۆ لێدا لەگەڵ ئەو پێرن ساڵحی بەغدادی لەگەڵ تەبڵەکەیە ئەمان پێرن ساڵحی بەغدادی ئەلێ عەلی مەردان مەقامی ڕاستی تووە بە عەرەبی هاشم ڕەجەب ئەیتوێ حیلەکە لە عەلی مەردان بخە یعنی کەوا دەنگی تێک چێ زۆر بەرزیداناوە مەقام ڕاستگەری کە هێواشی واش تا بۆ ئەبی زۆر بەرزیدان بەس عەلی مەردان لەو ئازاتر دەچی و مەیانە هەیە لە مقام هەڵسانن مەیانە عنی هەڵسانن قیژا عەلی مەردان لە زاتی ئەو سێمانەدا قۆریاتێک تورکمانی لێداوە بە قۆلاتەکە سێمانەکەی کوشتووە محب غدرت عبرت سيلا ولم أبلغ من الأحباب نيلا ممنوع أبو بيشتوما مستعلي مردان 63 جارێکتری ئەچێتە تاران لەوەیش حەفلەیەک ئەکا ئەو گیانە بەسێتی و ئەو ئەیمانگ و ڕەنجی بێوەڕێم ئەوانە هەمووی لە ئێران تەسجیلەکەوە کاسێتەکانی ئەوە لێدەن ئەیمان من و تۆ هەردووها و دەردین هەردوو ڕەنجی بێوەڕم باندی جگەرم ڕەنجی بێوەڕم گۆرانیەکانی ئەڵێ خاستن گۆرانی سوکەکان فاتیما بە تایبەتی فاتیمە دوو چاوی مەستت پێتەلسمی جوانیا وەکو ڕێز لە بەعزە کەسێک ئەکەن پلەی یەشتا نەگەیشتۆتە ئەوەی پلەی سلەمی مۆسیقیەک ببڕێ بۆ باوکم نەکراوە لە کەرکووک ئەو دۆست و برادەرانەی کە ئەو بەیت المەقامیان کردوتەوە لە کەرکووک بەڵام یارمەتی ڕۆشنبیریتیان نەبوو یارمەتی ئەو ئەشخاصانەوە وەکو کاک مەقدادە کاک عومەریە کاک نورەدینە شاری کەرکووک واتە مەقامات کە بڵین مەقامات واتە مامۆستا عەلی مەردان وە کۆمەڵێک هونەرمەندانی ترش ئێمە ئەو کاتانی کە بیرۆکەیەک لە هەبوو لە مێشکمانە بۆ ئەوی کە ناوەندێک دروستکەین خزمەتی ئەو مەقاماتانە بکەین کە لە عێراقا هەیە و لە کەرکووکشا هەیە بە تایبەتی و لە ناوچەی گەرمیانی خۆمان کە کۆمەڵێک مەقامات و شێوازی مەقاماتی کوردی ڕەسەنمان هەیە ئێمە بۆیە هەوڵی ئەوەماندا کە بتوانین ئەو شێوازانە ئەو مەقاماتانە چۆن بپارێزین بیرۆکەیەکمان هین کردکەوە بتوانین ناوەندێک شوێنێک کەبێکە بتوانین ئەو مامۆستایانە یا ئەو کەسانی کە شارەزان لەو بوارانەیە لە لای خۆمان کار بکەن و بۆ ئەوی بتوانین ئێمەش کۆمەڵێک خوێندکار و قوتابی و فێرخواز بێنین بۆی فێری ئەو بابەتانە بن کە ئەوانەی زانن
بۆ ئێمە هەڵساین بە دامەزراندنی ئەو ناوەندەوە زیاتر ناوەکەی کە لە هەموو کەسێک لە هەموو شتێ پیرۆستتر و جوانتر بێ وە زیاتر شایستەی ئەو کەسە بێتن کەوا هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ خزمەتکردنی هوەری ڕەسەنی کوردی و بە تایبەتیش مەقامات مامۆستا عەلی مەردان بوو بۆیە ناوی عەلی مەردانمان هەڵبژارد و ناومان ناوەندی عەلی مەردان بۆ مەقام هزاری جانی مستو بێدارانی تا مابم قسوور ناکەم لەم خزمەتە و جاکاتێکیش کە مردم ئەمە بێ وەسیەتم ئەبێ لە سەیوان بنوێم لە گردی سەیوان نابێ لە شوێنەتر چونکو جێی بابڵا پیرەگلۆرمە ئەو منتیقەیە. باوکم بە نەخۆشی دڵ عەمەرخوای کرد لە ڕۆژی 24 حەوت 81 شەبق بوو بەیانی تقریب سعات 4 بوو لە مستەشفای ابن النەفیس لە بەغدا من لەگەڵی بووم کە عەمەرخوای کرد. دوای ئەوە کە خەبەرەکە بڵاو بۆ دۆست و هاوسێ و خزم ئەوانە لە بەغا هێنایەنە کەرکووک گەیشتینە داقوق لە داقوق جەماعەت خۆ یعنی خزم و برادر و دۆست بڵێم زیاد لە حەد خڕ بوون چاوەڕێی تەرمەکەیانە کرد لە داقوق کە بیهێننە کەرکووک خەڵک کەرکووک کوتیان وەکو لێرە لەدایک بووەوە و گەورە بووە تا مەرحەلەیەک ئەبێ لە کەرکووک بیناژن خۆی وەسەتەکەی لە گردی سەیوان بوو بەڵام تر سبحان الله کەرکووک بووە جێگای آخر مەزار گەی و لە قەبرستان بەرتەکێ مع الأسف يعني بشر تو كباوك لدسدي استهستي بيناكي كباوك لدسدي باوكا متشتكي لجانت بتايبتي أجر أعوى مثلا وكو زلامك خلقي بيناسي وكو نرمنديك زور زحمة يعني بشر لي جابي ولا ميش كنت جاي كتو يا